أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله. بسم الله الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و بیسەرانی خۆشەویست سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی ڕۆژ و نوێژ و پەرستشی ئەم مانگە پیرۆزەی لێ قبوڵ کردبین ئینشاءالله. هەروەها ومێدەکەم لە خوای پەروەردگار هەر کەسێک لە ئێوەی بەڕێز پێویستی بە دوعای خێرە لێرەوە داواکارین لە خوای گەورە ئەوەی لە دڵێتی ئینشاءالله بیهێنێتە جێ و شیفای سەرجەم نەخۆشانی مسلمانان بدا و
ڕەحم بە ئیمانداران بکا و عاقبەتی ئێمە و ئێوەش بەخێر بجێڕێ. ئازیزان و خۆشەویستان لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین هاتینەوە خزمەتتان. ئەم جارەش لەم بەرنامە جوان و ڕەنگینە کە تایبەتە بە قورئانی پیرۆز، تایبەتە بە جوانترین وتەکانی سەرزەوی کە خۆی پەروەردگار ناردوێتی بۆ ئینسانەکان، کاویش قورئانی پیرۆزە. خۆی گەورە پێمانە فەرمێ وەڕەتیل القورئانە تەرتیلە. لە چەندین شوێن خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆز ناوی قورئانی بە شێوەی جۆراوجۆر هێناوە، بە شێوازی ذیکر، بە شێوازی فورقان، بە شێوازی قورئان، بە شێوازی کتاب. بە هەر شێوازێک ئەبێ ئەم مانگە بیقۆزنەوە. ئەم هەلە لە دەست خۆتان مەدەن. ئەم مانگە مانگی قورئانە. حەدی ئەقەل ئەگەر نازانی قورئانیش بخوێنی خوێنەواریت نییە. سەیری بەرنامەکانی تایبەت بە قورئان خوێندن بکە. سەیری ئەو بەرنامانە بکە کە لێەوە فێر ئەبی چۆن قورئان بخوێنی. سەیری ئەو ئاەتانە بکە کە باز لە عبودیەتی ئینسانەکە بۆ خۆی پەروەردگار و نزیکبوونی ئینسانەکانەکە لەم زاتە پیرۆزە کە خۆی پەروەردگارە و پێمانە فەرمێ ئینا نحن نزلنا الذکر وئینا له لحافظون يا أيها المزمل قم الليل إلا قليلا يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر. لە چەندین شوێن مخاطبەی پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسەلام، پێغەمبەریش مەبعوثێکی بەرز و بەڕێزە بۆ ئیمانداران و مسلمانانی سەرزەوی کە خاتەم الئەنبیایە. وەختێک کە مخاطبەی پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسەلام واتە ئومەتی محەممەد هەمومان ئەگرێتەوە. ومێدەوارم ئینشاءڵڵا ئێمە یەکێک بین لەو کەسانەی کە لە سێبەرەکانی ڕۆژی مەحشەر و وەستان لە بارەگای خۆی پەروەردگار یەکێک بین لەو کەسانەی لە سێبەری خۆی پەروەردگار جێمانە بێتەوە لە بەرەوەی مەجلیسەکەمان مەجلیسی ذیکر و قورئانی پیرۆزە. بۆی زیاتر درێژە بە پێشەکی بەرنامەکە نەدەم. ئەم ڕۆژ میوانێکی زۆر بەڕێز و ئازیز و خۆشەویست، یەکێک لە قاریئە دەنگخۆشەکانی شاری کەرکووک لەگەڵمانە و ئەو شارەی کە بە شاری مەقام بێژان ناسراوە، ئەو شارەی کە چەندین مامۆستا و قورئان خوێنی بەناوبانگی تێدایە. ومێ دەکەین شارێک بێ پڕ لە ئارامی و پێکەوە ژیان و برایەتی و محبەت. پێکەوە ئەڵێن مامۆستا بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت بۆ بەرنامەی سەدای زێڕین. ومێدی سەرکەوتنت بۆ خوازین ئینشاءالله. مامۆستا قانع چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. بشكي بخيراتن كان بو شاري كركوك عزيزتان خواردوا خواهي قوري بكات طاعة وعبادات بو وش إن شاء الله. آمين يا ربي إن شاء الله. منهم قانع عبد الرحمن حميدة لدايق بوي شاري دوس خرماتون. بله. ناوند خوندني بلين سرتايو ناوندي وآماديم هر ليو طاو كردو. بله. ودواتر هاتمو تكركوك دەرچووی پەیمانگای تەکنیکیم و دانە مەزراوم. لەش ساق بێخوا. مامۆستا چەند ساڵە جەنابەت قورئانە خوێنی؟ واتە دەستپێکی چوونە نێو ئەم دنیا جوانەوە، ئەم بەهرە جوانەی کە خوای گەورە پێی بەخشیوی، لە کێوە هەستت پێ کرد و سەری هەڵدا؟ وەڵاهی ئەوەی ڕاست بێ مامۆستا، من هەر لە منداڵیمەوە، یعنی بڵێن لە دووی سەرەتاییەوە حەزم بە قورئان خوێندن بووە. ئیتر هەر لە بڵێن لە سەرەتایی هەتاگاتە 6 بۆ فعالیات و ئیتر مارەجان و شتێکە بکردایە لەو قوتابخانەیە منیان دەرەکرایان وەرە پارچەی قورئانمانەوە بخوێنێت. ئیتر هەر لە مناڵیمەوە خوێندوومە. دەستەکانت خۆش بێ، سەرکەوتوو بی ئینشاءالله. سەلامەت بیا. سەرەتای بەرنامەکە هەندێک ئاەتت خوێند، بەچی مەقامێک دەستت پێی کرد و دواتر بەچی مەقامێک کۆتاییت پێهێنا؟ معلومة لا جنابتان سورتي بقرة خوان أوي كبيوتن آيات الصيام بحكم أوي يعني لا بريكا والله متوانين من الأخوة بزاف يعني شوار مقام بخوانم شي بون ما بداية بالصبا دسم بكر صباي مقام رئيسي دواتر قطعية كهر لقل يعني بالصبا وبستراوي كبيلا شطراوي دواتر حويزاوي إنجا دو آياتي كي أو شهر وختمكش ببيات كده.
دەستەکانت خۆش بێ سلامت بێ سەرکەوتوبی ئینشاءالله خۆش بێ پێمان خۆشە دووبارەی جۆمان لە سەوتت بێتەوە چیمان بۆ خوێنی ئەم جارە ئینشاءالله وەڵا مقام لامی تامۆ خوێن ئینشاءالله أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك كلا بل تكذبون بالدين وإن عليكم لحافظين كراما كاتبين يعلمون ما تفعلون إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم يصلونها يوم الدين وما هم عنها بغائبين ما شاء الله جزاك الله خيرا دەست و چاوت خۆش بێ ئەمە مەقامی لامیە خۆشان مەقامە أم مقامة ما مصاب العراق يعني عادة أظن مقامي لامي عراق بمقامي لامي بنا يعني مشهورة ئەمە چ قاریئێکی عێراقی بەمە خوێندوێتی بەم شێوازە وەک بزانی مامۆستا والله زۆربەی ئەتوان بڵێم لە 1970 قارەکان هەم پێی ئەخوێنن و هەم بانکشی پێدەن مقامی لامی بەناوبانگە خۆی فەرعیی مەقامێکە خۆی مقام لامی عراقي كان أظن والله أعلم مقامك مستقلة يعني بعراق أم مقامة يعني والله أعلم زور بأنواع أم مقامة لسر يعني استقلالية عراق موروثة كبو عراق تنانت إسا أجر سيري بكين لمغرب عمر شيخ عمر قزابري هي أوج بم مقامة إخوانية وإستاذ زور بي خليجي كانش بشيوي مرتل أم مقامة بكارين دائما لنا يعني لنسرا وكان نسن بالمقام العراقي اللامي يعني أم مقامة هيبة بعراق جاء أما بانجي شي خوش بڵین طبعا بانكشي بيدري چۆنە بانگەکەی مامۆستا بڵین حي على الفلاح بەڵێ حي على الفلاح حي على الفلاح جزاك الله خيرا جا مامۆستا ئەمە ئەگەر بێت و دوای تەکبیرەی ئەخیر و لا إله إلا الله یەک سەڵات و سەلامی بۆ بکەی زۆر خۆش دەرەچێ بۆ نمونە با منیش بەشدار بم نەڵێن هەر الصلاة والسلام عليك وسلم يا رسول الله الصلاة والسلام عليك يا حبيبنا يا حبيب
الله. ما شاء الله ما شاء الله. وفيك بارك إن نار شاء زي الله. ما مصاجان. خاص سلامتك. أما مقام فرمود مقامش عراقية والله مقامش سور خوشة ما مصا جنابد لشي وزياتر أم بهريت ورقرت واتا فيربوني قرآن أحكامي تجويد ورقرتني إجازة أمانة لشي وبدسنا. بسم الله الرحمن الرحيم. والله ما مصاوي راستي ب لمزقوتي فردوس لشاري دوس خرماتو لو لجردستي الشيخ أيوب غير ريزو صلاهم بويه أو بداية يعني أحكام كان قرآن ملاي أول كرتو ولا هو فيربو شيخ أيوب خلقي دوزة وإساش مشتجي شاري كركوك صلاة ورزمان بويه أو زور تأثيري هو لسر من يعني باش إجازة كده هلا أول إجازة ل چوارشون سبحان الله هولم داوا نقشت متكوتايا كي إجازة ورقم ببوني وزعينا آرامي دوزو يعني ما صار وضعي دوز تأثيري لجزراني خلق كردوه بعام وقت بزاني مثلا أو عندي اتصالات به خلشي دوزة وهبه والله باش يعني مثلا ما مستعني آيني قرآن خينا كان حتما بشيكن لحولات يعني بله بيكمان دوز أوانيش بحكمي أموز أو زرر من بون ونيا بيكمان أوانيش أو حريتي خويا يعني وكو جاران بس كوتا كان بهوي يعني ترسو هندشتوا تأثير خويا هي بيكمان زور أصلا سركوتوبي إن شاء الله. أجر باسق ل قرائي عامي عراق بكين جنابت بچه سرسامي زياتر حسب بصوتي تقاريك والله ما مستوي راستي ببرائي شخصي خوم أجر كسيك جول حافظ خليل نقري برائي من يعني نابت قرآن خان أو قدوية كقدوية مو قراء لقبي أتوامبلم للدلقب زياتري هي بستان القراء الحافظ خليل الإسماعيل يعني مكتبي كابو خوي مدرسية بالفعل كتابي كان لدواي خوي حتى يومي محشر هر أمينة حتما أجزاني تقليدي حافظ خليل كي كز ناتواني تقليدي حافظ خليل كبلام وكو أو يعني كز جملي بونا مطي أو تواني بخير بله زور باشا كوابي أتشين لاينا وبرك إن شاء الله دوينا وبركة دينوا بوي هم تقليدي حدي أقل حافظ خليل ما بوركي هم يجدري جبا برنامج كمان دين نقص باسي زيادة كين خوش ويستانو برزان من سپاسدانە کەم تا ئێستا بینەروبی سەرمان بوون ئینشەڵا ئەم دانیشتنە و ئەم مەجلیسە و بینەری ئێوە بۆ ئەم بەرنامەیە بەزایە ناچێت لای خۆی پەروەردگار بە حوکمەوەی ئەم بەرنامەیە بۆ قورئانە و لە خزمەتی قورئانین هەمومان پێکەوە و معلومی هەموو لایەکی شەکە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکە پڕا و پڕە لە خێر و بەرەکەت و خێر و خۆشی بۆ سەرجە موسڵمانان و ئەم قورئانە ژەکاتە ئینشاءڵڵا شەفیعێک بۆمان لە ڕۆژی مەحشەر. خۆشەویستانە چینە لای ناوبڕێک دوای ئەو ناوبڕە دێنەوە خزمەتان بینەرمان بن. خۆشەویستان دووبارە سەلامی خواتان لێبێ گەڕاینەوەلاتان بۆ تەواوکردنی ئەو بەشەی کە ماوە لە بەرنامەی سەدای زێڕین. ئەم بەرنامەیە بەرنامەیەکە تایبەتە بە مانگی پیرۆزی ڕەمەزان تیایدا کۆمەڵک قورئان خوێنی بەناوبانگ و دەنگخۆشی کوردستان بە شێوەیەکی گشتی و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانی ژەگرێتەوە کە بریتین لە کەرکووک و دووس خورمات و هەندێک ناوچەی تریش. مامۆستا باسمان لە مەقاماتە کرد دواتر وتم بە چی قاری ئەکسەرسامی لە عێراق فەرموود کە حافظ خەلیل الحافظ خەلیل ئیسماعیل کە قاریئێکی بەناوبانگی عێراقا ڕەحمەتی خوای لێ بێ خوا لێی خۆش بێ ئینشاءڵڵا وتمان تەقلیدمان بۆ بکە دوای ناوبڕەکە هاتینەوە بۆ بابەتی تەقلیدەکە کە وتت لە ئاستی ئەو نیم تەقلیدیکەم بەڵام ئەوی لە تواناما بێ ئینشاءڵڵا. ئەو مامۆستایەکێ لە بەغا ئەویش هەر پێڵێن شێخ عەبدولموعز شاکر کە بە خەلیفەی حافظ خەلیل ناسراوە يعني هەر لە بن دەست ئەو گەورە بوو وەکو ئەو ئەخوێنێ بەڵڵەبن ماوە سبحان الله ئەو ئەڵێ لەسەر يعني خۆی ئەڵێ ئەو قارئەی
تقليدي حافظ خليل نكا من بقاري دانانا يعني أو خوي واضح ما ولا جيان بله هسه حاليا ما هو قرآن جخوني خو سلامتك جاي سيما حول ذين سي آيات شوار آيات وكو أو هرتنا وكو أوجنيا سورة حجرات كزور بنا وبانغ كبمقام منصورية خونية بداية بدو شوي خونية بمقام خنبات ومنصورية ما يسمى منصورية كاخوني إن شاء الله فرم ما مسجل أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم. ما شاء الله ما شاء الله. مقام منصوري مقام الشيخ وشا مقام منصوري بهون أسرع بيلا مقام بكاء الرجال يعني وكو بياك بقري جوانا جا فرعي صبايا ما صح خوي الصبا سي فرعي لي بيتوا يعني مقامك مقام منصورية وفرعك كيش أولى بيلا حديدي لبين أو دوانشة أو كناسرا وشطراوية حديدي ومنصوري خوي هردقياكا بس أو مداني كم بيلا لكوتايا كان مدي عوضة مثلا يسبون لا يعقلون مدي عوض أما هرب منصوري خوين بيت منصوري أتواني بهمان شو أقرب لمدي عوضة بخوينين أبيت حديدي لعوضة كان أوسطي أبيت حديدي شو نوك منصوري خوي هرهما مقامة بولو منا سورة طه بلى ما أنزلنا عليك القرآن لتشقى يا بونو منا كوتايا كان سوري عما يتساءلون سوري نبأ بلى يعني بمشي ويا أكر رخصتها بيه فرموا إن للمتقين مفازا حدائق وأعنابا وكواعب أترابا وكاسا دهاقا حكمه يعني حكمك أمك حكم لي مدعي عوض والسايب يلان حديدي بلان بمدعي عوض بو أبيت منصوري عارض السكون لا يعقلون أقاميت أبو أبيت منصوري لا عوضك أبو أبيت حديدي بس أول فرقك كواتا لمدي عارض للسكون أبيب منصوري لا عوض كان أبيت حديدي جوانا لاش الصعب تبيني شيء جوان من بوخم نمزان طبعا مقامات ما مصاب بحرة
وعراقش زۆر دەوڵەمەندە بە مەقامات یعنی باوەڕ ناکەم هیچ وڵاتی بەقەدەر عێراق یعنی ئەوان کە خەلیجەکان ئێستا بە شێوەی مڕەتەل ئەخوێنن یاخود مەسرەکان هەر حەوت مەقامە ڕئیسیەکانی لەوە زیاتریان نییە ئەوان حەسوودی بە عێراق بن ئەڵێن ئەمە مەوروثە یعنی عێراق مەوروثێکی هەیە کە ئەوش مەقاماتە ڕاستە مامۆستا جەنابەت پێشنوێژی ئەەکەی بڵێن لە هیچ مزگەوتێک بەڵێ پێشنوێژیم کردووە لە مزگەوتی عەبدوڵای کوڕی عەتیک و لە دووس خوڕماتوش لە مزگەوتی فیردەوس و هەروەها لە مزگەوتی خێرخوازان الحەمدولله لێرە لە کەرکوب بەڵێ مزگەوتی خێرخوازان بەڵێ لە 6 ساڵ بێ زیاتر بە چی مەقامێک پێشنوێژیەکەی والله مامۆستا جیل بە جیل سبحان الله يعني هەموو جیلێک قورآن يعني تأثیری لەوە کردووە کە ئێستا قورآنیش بەو جیلە بخوێنرێ ئێستا زۆربەی خەڵکی چۆتە لای قڕائی خەلیجی مەقامی کورد دەخوێنن يعني بۆ سرعەکە لەلایەن سرعەکەی و لەلایەن خۆشوعەکەیەوە يعني ئێستا زۆر وای لاتۆ بەڵام عێراق ئەتوانێت يعني هەموو مەقامەتەکانی بخوێنێ بە شێوەی مڕەتەل بەڵام لەگەڵ مەقام کوردیش دەخوێنێ يعني من مەقام کورد دەخوێنم و عێراقیەکانیش دەخوێنم لەخوا بەزیاد مەقام کورد چۆنە ئەگەر پێمان بڵێ وەکو پێشنوێژی بیخوێنی بۆ نمونە إن شاء الله أمشي بقى أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والسماء ذات البروج واليوم الموعود وشاهد ومشهود قتل أصحاب الأخدود النار ذات الوقود إذ هم عليها قعود وهم على ما يفعلون بالمؤمنين شهود أمرت مية مقامی کورد مقامێکی خۆشە دەست خۆش بێ ئەخوا مامۆستا لە خانوادەی بەڕێستان چێتان هەیە قاری قورئان بێ مەسەلەن ئیستینباطی ئەم هەموو جوانیت کردبێ لە قورئان و لە مەقامات لای خۆت وەرەگرتە بێ و ئێستا بۆ ئێمە خوێنی بەم شێوازە والله وەکو بنەماڵە لە بنەماڵەمانە قورئان خوێنمان کەمە بەڵام ئەوەم لەبیر دێ یعنی باپیرم بە ڕەحمەت بێ خۆش بێ ئاواتی ئەوە بوو هەموو جار یعنی ئاواتی ئەوە بوو کە لە بنەماڵەکەمانە قورئان خوێنێک سەر هەڵدا دەرچێت هەر ئەوش بوو بە هۆکار کە بە منداڵی ئەمی برد بۆ مزگەوت الحەمدولله يعني ئەو ئاواتەی هاتە دی لەخوا بەزیاد بێ خوا لەویش خۆش بێ ئینشاءالله ئەجمەعین لەگەڵ هەموو مسلمانان جەنابیش ساغ و سەلامەت بی لە هیچ مەحافلێک مسابقاتێک بەشداریت کردووە بەشداریم کردووە لە مەحافل لەسەر ئاسی ناوخۆ لەسەر ئاستی عێراق بەڵام لەسەر ئاسی خارجی نەم کردووە لەسەر ئاسی ناوخۆ لەکوێ بەشداری لەسەر ئاسی ناوخۆ لەسەر ئاسی کەرکووک کردوومە توانیمە پلەی سێم بێنم لەخوا بەزیاد بێ و هەر ئەوەش بۆ هۆکاری کە عومرەیەکم دەستکەوێت لەخوا بەزیاد بێ الحەمدولله ئەم ڕۆشت کردووە الحەمدولله ئینشاءالله حەجی بەدەوا بێ ئینشاءالله و لەسەر ئاستی عێراقیش بەشداریم لە مسابقە کردووە کە زیاتر لە 200 قارە لە هەموو عێراق و بەشداریان کردووە الحەمدولله توانیمە بگەمە مەرحەلەی نهایی الحەمدولله والشکر الحەمدولله دەستەکانت خۆش بێ پێمان خۆش هەندێکی قورئانمان بۆ بخوێنی بەڵام ئەم جارە جیاواز لە مەنسووری و لە کورد و ئێمە مۆستا ئێمە وەکو کورد بۆشان نازی نەکەین بە مەقامەکان خۆمان خۆ کوردیش مەقامی زۆرە جوانە ئێمەش بۆیمان هەیە فەخرکەین کە بە مەقامی کوردی خوێنی مەقامی خورشیدیمان هەیە مەقامی هیجرانمان هەیە جوانە ئێمەش ئەبێ فەخرکەین وەکو کورد کە ئێمەش بەڕاستی ئێستا تۆ گە بە مەقامی خورشیدی بخوێنی لە هەر هەموو دنیا کێ گوێ لێت بێ یەکسەر ئەزانێ ئەوە نەکەی کووردە مەقامێکە خاص بۆ خۆمان ئێمەش باوەکو گەلانی تر بڵێ مەقاممان هەیە خۆشە مامۆستاجان فەرموو ئینشاءالله ئێستا مەقامی خورشیدی خوێنی ئینشاءالله ئەویش ئەبێت طبعا عارض للسکون بێ بۆی ئیسراحەتی خۆتی تیاوەرگری ئێستا ئەگەر سوورەتێکی کورد بخوێنی بۆ منە قل یا ئەیها الکافرون هەر بۆ نمونە بەزاخە با تۆزە زۆر بێ کەم نەبێ یعنی با تۆزێک مەسەلەن ئاەتەکانی دوور درێژ بە 5 دقەیەک بۆمان بخوێنە با بزانین تۆ هەر بسمیلا بکەیت و کۆتایی پێبێنیەوە أعوذ بالله من الشيطان الرجيم فلولا إذا بلغت الحلقوم وأنتم
حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين فأما إن كان من المقربين فأما إن كان من المقربين فروح وريحان وجنة نعيم وأما إن كان من أصحاب اليمين فسلام لك من أصحاب اليمين وأما إن كان من المكذبين الضالين فنزل من حميم وتصلية جحيم إن هذا لهو حق اليقين فسبح باسم ربك العظيم صدق الله العظيم. طيب الله أنفاسك. وأنفاسك ما خورشيدي بود واتر شما هجران والله ما صار انتقاليش نوعي بو زور مهم بو خوش أنت مقام كردي ومقام سفري شيء مقام منظور الأخوة بس كان أما باورنا كان قراء عراقي كانت تيسا خوندو بيان غيري كرد راست فرمي با پرسیاری بکەم جیاواز لە قورئان بەڵێ هەم جیاواز لە قورئان هەم جیاواز لە بەرنامەکەش هەست دەکەم لە شولارێکی ڕیاضی تێ من ئەمڕۆ بە تۆ گرتوومە ئیتر خوا ڕەحم بکە الحەمدولillah ممارەسەی ڕیاضاکەی لەخوا بەزیادە وەڵا جارجار ڕێزاکەسە بۆ نێ مۆزعەوە هەموو شتێک دابڕاوە داواکارین لە خوای گەورە مۆزعە چاکاتەوە بگەڕینەوە بتوانین عیبادەتەکانمان بکەین و ڕێزەکەمان بکەین و ئامین ئینشاءالله چ ڕیاضێک ئەنجام دەدەی ماوەست چکە ڕیاضە جگە لەوەی بۆ لە شولار ڕێکی زۆر شتێکی پێویستە بەڵێ پێما بێ هەندی ڕاضە هەیە بۆ قورجیش باشە بۆنە ڕاضەی سنگ و ئەو زۆرەشتانە واکان نەفەس و هەناسەیشت خۆشتر بێ مەسەلا وانە هەناسە سوار نابێ نەفەسە درێژترە بێ چ ڕاضێک ئەنجامەدەی بۆ خۆت حەزت بە هیوایەتت بەچی ڕاضەیەەکە والله ئەوەی ڕاضت جارجار خۆی ڕاضەش پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثی لەسەر هەیە یعنی علموا أولادكم ركوب الخيل والريح أو حديث من أبانا الأخوة بزاد جار زياتر والله توبينكم لين توبين من هاتم هو برسم حتما لتوبينك يا أخو أديته مثلا عندي سير كردني ياري وأوزورشتانش بلا حتما تشجيع شيء يعني كذي ما هر برسالة شيء خوش إن شاء الله هر أولا بيبلين هر قرآن خوانين وهر بيش نرجين وهر بانغ دين وهر لا کەناڵێکی ئیسلامی و ڕێعازەشەکەین و تۆپێ من خۆم نام تۆپێ نازانم یەکجار لە دیفاع دایانام بووم بە سەبەبی گۆڵکردنی پێ6 گۆڵ ئەمە بە حیساب من دیفاع بوو اینجا تۆ وەکو یانە چیانەیەکەت بڵێن تەجدید چیانێکەکەی کەشفی کە با بزانین بینەران ئەڵێن چی والله ئێمە دوو براین خۆمان بەڵێ هەردوومان تەجوید ڕیالەکەین ڕیال مەدرید لەشتان ساغ بێ سەلامەت بێ کەواتە لەگەڵ مندا ناگونجێن چکە من لە بەرەی ئەو دیوم لێرە گونجین لەشە ساغ بێ بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین من سوپاسی جەنابەت دەکەم خۆ سەلامەت هیوای لەش ساغی و سەلامەتیت بۆ خوازم ئینشاءالله
و بەچوی من نەچی چونکە من هەم واجبی نعم، ئەداءت بعكس بووم هەم واجبی سلامت. شخصیتت بووم هەم ماشاءالله قراءەیەکی جوان حضورێکی زۆر متمەیزت هەبوو لە بەرنامەکەم و سوپاس دەکەم سلامت. دووبارە پێم خۆشە بەرنامەکەمان ختام و میسک بێ بەچەند ئاەتێکی کورت ئەگەر لە 3 دقە تێنەپەڕێ زۆر باشە کۆتایی بە بەرنامەکەیانی فەرموو ئێمە کورتتر یەکەینەوە هەر سوورەی فاتحا خوێنین فەرموو بە هەر حەوت مەقامەکە بۆ ئەوانەی کە گویان لێبێ ئەحسەنت بزان نەشازات چۆن دروستە بێ و چۆن دروست نابێت ئەحسەنت من بە شێوەیە کە خوێنم کە ئەوەی بە تەسەلسل پێڵەن سونی عابی سەحر خۆی بیسەحریکەش هەیە بیسەحریک یعنی کاف کوردیان لەگەڵا کردووە باش. بەس ئێمە هەر سونی عابی سەحرە خوێنین هەر ئاەتی و بە مەقامێ جوان. بەبێەوەی نەشاز دروست بێ فەرموو. سوورەی فاتحا فەرموو مامۆستا صنيعة طبعا بداية بصبايا بەڵێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين ما شاء الله ما شاء الله أحسنت جزاك الله خير الجزاء سپاس دەکەین بۆ ئامادەبوونت بۆ قبولکردنی داوەتەکەمان سلامت بنی أخوة خواهی بەرسە. گەورەتان ڕازی بێ و عیبادەتتان قبولکە ئامین. هیوادارین لە خوای گەورە ئینشاء الله ئەم ڕەمەزانەمان لێ قبولکە و ڕۆژمان و تاعەت و عیبادەتمان قبولکە ئینشاء الله اللهم ئامین سوپاس اللهم دەکەین آمین. دووبارە بۆ ئامادەبوونت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارێ بەرنامەی سەدای زێڕین تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم دوعای خێر بۆ ئێمە و بۆ ستافە بەڕێزە بکەن کە لەم بەرنمەیە ماندوونە ناسانە شەو ڕۆژیان خسۆتە سەرێک بۆەوەی جوانترین دیمەنی ئەم مانگە پیرۆزەتان پێشکەش بکەن کە بریتە لە قورئانی پیرۆز و بەرنامەی سەدای زێڕین. سوپاس یاوکاران مەکەم لە پشتی کامێرەکان تا ئەڵقەیەکی تری سەدای زێڕین بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.